دەستان خۆش بێ ڕاستی خۆی ئەگەر ئێمە سەیری بارودۆخە سیاسیەکان بکەین لە ئەم ماوەی ئەم چەند مانگەی دوایە بەڕاستی دۆخەکان زۆر گەرم و ئاڵۆزن لە چواردەورمانە ڕەنگە ئەمە بەشێک لە هۆکارەکانی ئەو فشارە بێ بە تایبەتی کە بۆ سەر چەند کەناڵێکی دیاریکرا و کە ڕاستەوخۆ با بڵین لە پشتەوەی ئەم کەناڵانە ئەگەر ئایدایەکە بێت کە کاری لەسەرەکات پەیوەندی هەبێ بە ئەو دۆخانەوە کە لە چواردەوری ئەمە گوزارێ بە تایبەتی لە سووریا و هێرشی داگیرکەران بۆ سەر ڕۆژئاوای کوردستان ڕەنگە بەشێکی هۆکارەکان ئەوە بێ بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ خۆی حکومەتی با بڵین دەسەڵاتدارانی عێراق وەکو بڵێ تا ئێستش هەژمونی هەیە بەسەر کوردستانی باشوورە ڕەنگە ئەمە بەشێکی هۆکارەکانی بێ بەشێکی کەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە بیانووی ئەوەی کە ئەو چەند حیزبێک کە داخراون لە هەرێمی کوردستانە و ئیجازەکانیان ینی مۆڵەتیان پێنەدراوەتەوە گوایە ئەم کەناڵانی کە کارەکەن پەیوەندییان هەیە لەگەڵ ئەو حیزبە ئەو پارتانەیە. بەڵام دوجار ئێمە توانین ئەوە بخوێنینەوە کە هەموو کاتێک دەنگی ئازاد لە مەترسیایە بە تایبەتی ئەو دەنگانی کە ئیش لەسەر مەسەلەکانی ژنانەکەن چکە بمانەوە نەمانەوێ ژن ئێستا کاریگەری گەورەی هەیە لە سەر وشارکردنەوەی کۆمەڵگا لەسەر بە ئاگایی دۆخە سیاسیەکان لەسەر زۆر لایەنی دیکەی کۆمەڵایەتی سیاسی کە بە تایبەتی ئەم کەناڵانش کە بێوچان کاری جددی و کاری باش و بەردەوام چالاکن لە هەموو ساحەکانە ڕەنگە ئەمەش هۆکارێکی ئەو پشت داخستنی ئەم کەناڵانە بێ. ڕاستە بڵین ئێمە بەناوی لە ڕێی ئاسایشی هەرێمەوە داخراوە بەڵام بۆ خۆی هەرێمیش کۆمەڵێ با بڵین فشار و ئاستەنگی گەورەی لەسرە هۆکارەکان بەشێکی بۆ ئەو لایەنە سیاسیان ئاگەڕێتەوە بەشەکەی کەشی بۆ ئەوەیە کە خودی ژن ینی هەمیشە سڵکردنەوەیەک هەیە لە دەنگەکەی لە کارکردنی کە بە ئێستا بە گوڕوتینەوە هەمیشە لە مەدان و لە ساحەکەی ئامادەیی هەیە بۆ هەر دۆخێکی نەخوازراوکێتە پێشەوە. ڕاستی خۆی مۆڵەت من پێم وانیەوە کێشە بە چکە گەر هەر شتێکە ینی مۆڵەتی نەبووایە ینی هەل لە ئەوڵۆ کە مۆڵەتی هەبووە ئەم دەستگایە ئەبوو پێشتر پێش مانگەیان دوو مانگ سێ مانگ عادەتەن ئەو شوێنە ئاگدارەکرێتەوە بۆ تازەکردنەوەی مۆڵەت یاسای بڵین مۆڵەت تازەکردنەوە هەیە لە هەموو شوێنێکە بۆ هەموو دەستگایەک بۆ هەموو لایەنێک دیارە ئەمە بڕیارێکی کتوپڕ بووە پەیوەندی بەلایەنی وەکوتم لایەنی سیاسیەوە هەیە لایەنی ئاینیەوە زۆر لایەنی ترکە پەیوەند وابەستە بە ئەم جوڵە و حرەکەتی ژنان و بزاوی ژنانەوە کە ڕەنگە لێرە لەم مدە کورتیان دەم دێ دوانە کورتای ئەمە نەتوانین شرۆڤەی ئەو هەموو لایەنە بکەین کە لە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بەڕاستە و خۆش کاریگەریە هەر لە ناو خۆشە پەیوەندی بەلایەنە کۆمەڵایەتەکانەوە بەلایەنی ئاینیەکانەوە ڕەنگە بۆ خۆی هەموو جارەوەگای بینین ئێمە لە کاتی خۆپشانانەکانیان لە کاتی هەر شتێکە دنیاە وتار و دنیاە با بڵین لێدوانی خراپ ئەدرێ بە گوێی خەڵکە ئەمە وەکو لایەنە کۆمەڵایەتەکە وەکو لایەنە سیاسیەکەش هەم فشاری دەرەکی هەیە هەم فشاری ناوخۆیش هەیە کە هەمووی هۆکارە چکەوەکو ئەبینین ئەم کەناڵانە کە من وەکو بۆ خۆم بینیومە لە هەموو مەجالێکە ئامادەیان هەیە و چالاکن بەڕاستی کامەش بۆ خۆی مەترسیە بۆ هەر لایەنێکە لەو لایەنانەی ئەمە پێشتر ئاماژەمان پێ.